پیرەمێردی شاعر دەڵێت تەنها ڕۆژێک بەسمە دەربکەوێ کەچێ کەسمە. سلااوتان لێبێ خۆشەویستان، پرۆگرامی ئەم جارەمان تایبەتە بە ڕۆژی تنگانە، کەسی تنگانە، خودی وشەی تنگانە. ئەمڕۆ باس لە تنگانە دەکەین. ئێمە زۆر جار لە ژیانماندا تووشی ڕۆژێک دەبین کە پێی دەڵێن ڕۆژی تنگانەیە و لەو ڕۆژەدا کەسانێک تاقی دەکەینەوە کە ئایا لەو ڕۆژەدا بەهانامانەوە دێن. زۆر جار کەس بەهانامانەوە نایات، بەڵام لە ناکاودا کەسێک پەیدا دەبێت و کە هاوکاریمان دەکات و لەو ڕۆژە ناخۆشەی کە پێی دەگوترێت تنگانە ڕزگارمان دەکات بەبێ ئەوەی کە هیچی لێمە بووە لە داهاتوودا، تەنها دەڵێ بۆ خوام کردووە. بەو کەسانە دەڵێن کەسی تنگانە. لەم پرۆگرامەدا باس لەوە دەکەین ئایا لە ئێستادا کەسی تنگانە ماوە و ڕۆژی تنگانە چیە لە لای ئێوە و ئەگەر لێتان بقەومێت بکەو ناو ڕۆژەی کە پێی دەگوترێت تنگانە، چێ بە کەسی تنگانەی خۆتان دەزانن. لەو پرۆگرامە گفتوگۆ دەکەین لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویست، دەپرسین تنگانە چییە؟ لەگەڵمان بن. برادرەکەت هەبی لە بۆ ڕۆژ تنگانە لەوەی باشترە کە پارەت هەبیت. والله هیچ شي باشە بەکەلک هاتن شي باشە هەر قسە نەبی عمل بی. بەقورآن ئەوڕۆ پارە بەکەلکترە، پارەتەی بەکەلکترە. لە دینی ئیسلامدا دەرێ هەر کەسێک بەهانای خەچی بێ خۆش بەهانای وەدەی. ئەوەی دێت هات لەگەرت قسەی دەکرد یارمەتی دەدای، بەس ئێستا دەی بە خودت لە بۆ تنگانەکەی بچی داوای لێ بکەیت. ئەو کەسێک کە بە کەلک کەس نایە، بە کەلک برای خۆی نایە، یان بە کەسێک کەلک خزمی خۆی نایە، ئەو کەسە ساقیتە. تنگانە لە لای جەنابەت چییە؟ واللهی وەکو برادر برادری تنگانە ئایا تو شەر نیە ئێستاوە کە برادرەکەمەی بەس دەخۆشی لەگەرم بی دەبی لە ناخۆشیەکەش دەگەرم بی پشتم بی. ئێستا برادرەکان ئێستا زۆربەی و هەیلیاتی بەس ڕۆژە خۆشەکان لەگەرتە وەختی مەسلحەتی کە ئیشی پێدە تەلەفۆن لۆ بکە یان ئیشەکەی پێت بکە باقیەگە لێت بقەومێکە بکەی نامۆقیفەچی باوەڕ ناکەم برادر سەتانەوەتی بەهانات بێ. ئەگە سەتا دەیەکەی بەهانات بێ ژدەی برادرەشی زۆر لێک نزیک بیتن ئەو جێیش بەهانات دێتن. دەڵێ بڕوان ناکەم کە بە هاناتەوە بێت. تاقیت کردوتەوە؟ والله لە ژیانمدا ئەوەندەم بە ساعتیە ئەوەندەم تاقی کردەوە ئانای دەگەر زۆرن. تاقیکردنەوەم بۆ باسکە بۆ نمونە لە کاتی تنگانە پێویست بە یارمەتی و هاوکاری کەسێک بوو بێت هاوکاری نەکرد. واللهی وەکو هاوکاری زۆرن، معنای لە زۆر کەسان برادری خۆم بووە شخصی زۆر شتم لۆ کردێ، معنای لە قالبی هەر ڕۆچی وزە مادیوی معنەیبی ئەوی لە دەستم مادوی لە بۆیانم کردیە. معنی لە زۆر کاتیشدا پێویستم پێیان بووە ناتی نەکەنە من. نێو کەسێک کە جەنابەت لە ڕۆژی تنگانەکەی ئەو بەکاری ینی هاوکاریت کردووە لە ڕۆژی تنگانەی تو هاوکاری نەکردیەوە بەکەلکت ناتیە؟ ناوەڵە بەکەلکم ناتیە. هەر یەکەون و تەبیعاتەکە بە خۆی برادر چییە؟ ئەتوو دەبی لە ژیاندا تێ بگەی بەخۆی دەرێ ئەگەر جارێک مار لە کونەش پێ ودای نابی دوم جار پێت وەداتەوە. ئەوە دەبی دەرسە لە ژیاندا کە دەبی لێ وەگری کە ئێستا جارێک بەهانام نادی تاوام ڕقمی ڕەش دەکەمەوە. پێویستم بۆ نەفەرینە کە مەسەلەن لە خۆشی لەگەرم بی و ناخۆشی لەگەرم نەبی. ڕقمی ڕەش دەکەیەوە؟ ڕقمی چەند کەس ڕەش کردیتەوە؟ والله زیاتر لە 56 برادرم بلوکە ئێستا عالێن. لە هەموو لە سۆشیال میدیاش لە فەیسبوک، سناپچات، ئینستاگرام زۆربەیان بلوکن. 56 کەست لەبەرەوەی کە لە ڕۆژی تنگانە و کاتی تنگانە بەکەلکت نهاتین و هاوکاریان نەکردی لە فەیسبوک و مۆبایل و هەموو شتانێک کە هەتە ڕەش کردینەوە. هەموویانم ڕەش کردەوە کە لۆ ڕەشم کردینەوە ئەوان پێویستیان بەم بووم بەهون و عەش لەگەریان بوویمە. ئەی باشم کە پێویستم بۆوانە لەوم بەهانای من نهاتینە و لۆ بەکەلکە من نهاتینە. باشە ئێستا بۆ نمونە ئەگەر کەسێک هەبێ کەسی تنگانەت ماوە ئێستا؟ هەیە لە خوای بەزای برادری پیاویشمان هەیە و والله برادر هەیە ئێستا کە تەلەفۆنی لێ بکەم بە 10 دقەی دێت تێکوان ڕاتوانی یەک تەلەفۆن بکەی؟ چادیە تەلەفۆنێک بکە چ برێم مەسەلەن بیکە سەمای خارجی یەکەمیش مەسەلەن ئەو شتانەی کە جەنابەت بەسەرت هاتووە دووبارە با بەسەرت بێتەوە، یعنی وەکو نمونە باسی بکە کاکە پێویستم بە هاوکاری جەنابتە بزانم کەسێکە کەسی تنگانەیە چیت پێ دەڵێ. باشە بەس ناوەکەی مەڵێ؟ باش ڕۆی تەلەفۆنەکە باش لە چێ ئەو کەسە؟ هەلو دەوروبەریە هەلە دەوروبەرەیە دەزانی ئێستا تو لێرە؟ برام باشی چاوت ماز هۆمان لە چێن دەری؟
وەمان تووشی مشکلەی بوویمە دەتانی بگیەکەنم ها دا باشە سەرجێت پێ دەزانی و کەس پێ دێتە ئێرەش زۆر باشە بۆ دەڵێن کوڕی تنگانە نەماوە ئێوە کوڕی تنگانە نیە والله ئەوەندەمایە تا خوا دەری بەسە ئەوە چۆنی ئەحواڵ باشە وەزت چۆنە ناوی جەنابەت وەمان ئەوە گوتی کەسی تنگانە کەم بووە بەڵام کەسانێک هەن هەر کوڕی تنگانن و ئەگەر ئێستا تەلەفۆنیان لە بۆ بکەم دێنە هاوکاریم و هاوکاریم دەکەن جەنابەت چەند جاری دیکە لە کاتی تنگانە یارمەتی و کەسەتدا وڵی ئەو شتانەمان لە بینی نییە ماسەلەن یعنی بەحساب بکرێ بەسەمە برایە لەگەیەچین ینی فەرقمان نییە قسێک تێ لەسەر کاتی تنگانە وەکو چ ینی نمونە ڕۆژی تنگانەمان هەیە ئێمە مثلەن دەڵێن ئەو کەسە لە ڕۆژی تنگانە بەکەلکمان هاتیە یاخود زۆر جار ئەمە پارەکانمان هەڵدەگرین لە بۆ ڕۆژی تنگانە و کاتی تنگانە ڕۆژی تنگانە لە لای جەنابەت چییە وڵای ڕۆژ تنگان لەکنە من هەموو شتەکە یعنی بەڕای من برادەرەکەت هەبی لە بۆ ڕۆژ تنگانە لەوەی باشترە کە پارەت هەبیتن پارەکەت هەبی لەوەی باشتە کە پارەت هەبی بەتەکیت پارە برادرش تنگانە هەبیتن نەک پارەت هەبیتن لە بۆ تنگانەی ئەو کوڕە برادری ئەو کوڕەیە ناوی جەنابەت عەفوو محەممەد سوورە برادری کاک محەممەدە لەسەر تنگانە قسەمان کرد تەلەفۆنێکی لە بۆ کرد نەگەیشتە 2 دقە 3 دقە وابزانم گەیشتە لای و نەشی زانی کە بەرنامەیە ئیدی بامە شتێک بزانین زۆر جار ئێمە دەڵێن کە کوڕی تنگانە نەماوە بەڵام ئەوە یەکێک لەو کەسانەیە کە کوڕی تنگانەیە بەبێ ئەوەی کە بزانی برادەرەکەی تووشی چ بووە یەکسەر هاوکاری کرد باشە بڵێ ئەوە نەک لە بۆ تەلەفۆنی قەزم لەسەر تەلەفۆنی بەس ئەوە ئەگە بێت و پێ برێم وەرە ناو ئاگری لەگە من دێ برادرت هەبوو لە کاتی تنگانە پێویستت پێی هەبێت و یارمەتی نەدابی خزمم هەبوو زۆر نزیکیش پشتیان تێکردم ناکرێ بەس پشتیان تێکردم ئارەوەڵە ئێستاش ئەو ئیشی بەم نا ئارەوەڵە شەکەت لە بۆ کردیە ئەگەر بمری ئێمە بۆ نمونە هەڵە بە هەڵە چاپکەینەوە ئەتویشت لەو ڕۆژگارێ وها باشترە ئارەوەڵە کە کەسێک بەکەلکرد نهات بەکەل چمێەوە ئەتو پیاو چاک مەبە بە ئەو پیاو چاک بابە هەمیشە پیاو چاکەکان بە چاچی دەمێنەوە خەڵک باسییان لا بەس ناکرێت کابرا بەکەلکرد نهات بیاکت بەکەل چ بێەوە ئەگەر کابرا بەکەلکرد هات خۆت لەسە بە کوشدە بەس کابرا بەکەلکرد نات سەیەکت کرد ئەو قسەی سەرنجی ڕاتشاموتت یەک برادری تنگانەت هەبێ با پارەت نەبێ بەتەکیت پارە بەکەلکرد نایە پارە چرچی دەستە دەڕوە ئەمن زۆرم پارە هەبوو ڕۆیە و هاتەوە ڕۆیە و هاتەوە بەس برادەکانی خۆم لە دەست نەدا لە خۆی بە زیادی وەکو ئەو برادرە وەکو کاک محەممەد کەست بلۆک نەکردی لەسەرەوەی کە بەکەلکردنا زۆر بەخوای یعنی ئەوە چەند کەسەکەن لە بازار لەگەران هەردەسم و دادەنیشم کە من زۆر یعنی بەڕاستی ئی بازار کەشم هەیە برادریت کەشم هەیە برادری خۆم منداڵیەوە فەرقی هەیە بەس ئەهلی بازار وەکو ئەو مەسەلەن ئەوە یەک مارین لەگەوەی بە عایلی تێکەرین ئەوانە لە دەست نادرێن ڕاستی ناتاین دەست بەرداریامی داوای لێبوردون دەکەین کامە جەناوتمان تاقی کردەوە بەڵام ئەوە مەوزوعەکە ینی تایبەت بوو بە کاتی تنگانە و کەسی تنگانە ئەگەر هەرێکی ڕستەیەک بڵێن سەبارەت بۆ کەسانی کە لە کاتی تنگانە بەکە لە نێزیکەکانیشیان نانچیان پێ دەڵێ بەڕای من سەلامیشیان لێ نەکەی سەلامیشیان لێ نەکەی باشترە وڵی هیوادارم کە مەسەلەن برادرێک باشە لە بەرامبرت دەی پێویستە باشبی لە بەرامبەری تێدەگەی معنای سفەت وەفا غیرەت لۆ بەشەری زۆر باشە کە من وەفام لە بەرامبرت هەبوو هەموو شتەکەم لە بەرامبرت نوان پێویست ناکە مەسەلەن بەرامبەرەکەت ڕەتفعلی نەبیتن پیاوەتی بەخۆی چییە وەرە چاکەی لەگەم بکە ئەم لەگەر دەکەمەوە جارێک دەرەکەم دەی 5 لەرکەت دەدەمەوە تێدەگەن وەکو من ڕێزە برادرایەتە معنی بەخوای زۆر کەشەوە چی ویستێ لە بۆم کردیا هەر شتێک ئەوی لە دەستم هات بیمکانێت مەبی لە بۆم کردیا تێدەگەیاننا معنی کە پێویستم پێی بووە بەخوای بانم ناتی ئێستا ژەگەی پێم بێ لە بۆی دەکەم لەو لێ دەکەم فیسەبیل خوای لە بۆی دەکەم خودی شخصەکەینا برادرایەتەکەی لێگەڕی هیچ شتێکت لە ڕۆژی تنگانەدا تاقی کردوتەوە ناوەڵە وەکو مادە ناوەڵ مادە ناوە ناو باشە لە ڕووی مادیەوە چۆنە جەنابەت بە قورعان وعشە ڕۆژانەکەم دەرەسی و بخۆ بڕۆیە و بخۆ بڕۆیە هەرە. باشە قەت محتاجی بۆ نمونە هەندێک پارە بووی کە تەکلیفت لە کەسێک کردی بێت و لە ڕۆژی تنگانەدا بێت و هاوکاری نەکردبی لای دخوا بەش شوی نەمە ناوە. الحەمدولیلا توش نەبووی باشە لە ڕۆژی تنگانە کەس تاقی کردوتەوە ناوەڵە کەس تاقی ناوەڵە باشە ئەی جەنابەت لە ڕۆژی تنگانە بە بەهانەی کەسەوە چووی بە قورعان ناوڵای کەس ئەوی نەکردیمە برێم
ئەوەی بکردی من بریم بچم ناوەڵا لەو کەس نەچوویمە باشە خۆت ئێستا بۆ تنگانەکان ئامادە کردووە واللهی ئیشاڵڵە چۆن واللهی تنگانە لۆ نخۆشی و بەکە لە کاتنی خزم و کەس و ئەوانە بەکە لە یەکبی شەشی باشە شێکی باشە برادەکانت چۆنن یعنی هەز دەکەی کە لە ڕۆژی تنگانەدا بەهاناتەوە دێن بە قورعان ئەتەڕادێک باش تاڕاتێک باش ئارێ وەڵا باشەکەی چۆنە تەنها قسەی زارەچیە یاخود بۆ منەشت دەبینیون بەعمل لە ناوەڵا قسەیە ئەوها باشن بەس ئەو لێ منەدینە بەکو عمل سم ئەوە نەکردیا برێن باشە ڕۆژێت چەند کەس پێت دەڵێ لە خزمەت دام چی دویست وڵا زۆر کەس دەرێ دۆست و برادەر خزمەوە دەرێ زۆر کەس دەرێ زۆر کەس دەڵێ ئارێ وەڵا تەنها قسەیە بەڕای جەنابەت بە قورعان هەشە ئەوەیتی یعنی ئیدڵیدی هەشە لە خۆی زارج قسەی دەکەوە باش ئەوانەی کە زارەی قسە دەکەن قە تاقیتکردن و تاقیت کردیتەوە کە بۆ نمونام ئەو قسەیە بکەن بەکردار ناوەڵی تاقی مەکردینەوە بە تەماشنی تاقییان کەیەوە بە قورعان برێمچن وڵای چەوەم لە بەرناو نەبوو عەلمی بەرنامەدا نەبووە ناوە باشە چ قسێک تێ بۆ کەسانەی کە لە ڕۆژی تنگانە بە کەلک یاخود هاوکاری نێزیکترین کەسی خۆیان ناکەن والله هیچ شەشی باشە بەکە لە کاتن شەشی باشە هەر قسە نەبی عمل بی یعنی شکلی قومی خزمەک برایەک دۆستێک بەکەل کرد بێ شەشی باشە باش ئارێەوە لەناو کوردەواری کەسی تنگانە هەیە زۆرە خوان ناکوردەواری هەیە بەس کەم بوو ئێستا قسەکەم بووە خەڵک بێ ڕوعم بۆ خەڵک بێ ئەو بۆ کرد وەش پێشتر نییە ڕۆژی تنگانە لە لای جەنابەت چییە نازانم تنگانە چییە ینی تنگانە دەمێ بزانم چییە تنگانە ینی برن کابرا لێ قەومێگەر برادر و خزمەوە ینی بەهانا بردینەوە بەێ شتێکت بۆ ڕۆژی تنگانەی خۆت داناوە ئینسانت داناوە یاخود پارە بەخوای هەردوو لە هەردوو لا بەێ ئەگەر پارەکە نەبێت تەنها کەسی تنگانە هەبێ هەیە بەکەلک دێ بەکەلک دێ بەێ لە تنگانەدا کەست تاقی کردوتەوە بەێ بێ تاقیت کردوتەوە بەێ شتێک بوو دەکرێت بۆم باز پێی لەو کاتێک لە تنگانە دابی کەسەکە تاقی کردەوە وڵای ینی تەلەفۆنم نۆکردن گوتم وەرە ینی لێم قەومەیە هەندێکانی برادە نەهاتە هەندێک ئامادە بووە هەندێک ئامادە بوون بەێ باش ئەو لێ قەومانەی جەنابەت پارەشی تێدا بوو یاخود تەنها قسە و بۆ نمونە کێشە بوو ئەنا ینی پارەی تێدا نەبیانە پارەی تێدا نەبوو باش ئێستاگەر لەو بازارە لێت بقەومێ باشە پێویست بە 10 ملیۆن دینار بێ بۆ نمونە تووشی کێشەیەک بووی دوور لە جەنابەت ئینشاڵڵا کەسمان تووشی کێشە نابین لەو بڕوایەدای کەسێک هەبێت بێت ئەو 10 ملیۆن دینارت لە بۆ بینی بەخوای هەیە برادر هەیەانی وەختەیە وەختیە بەێ بەس هەیە ینی دایەتە تەفری بکەی نانێنە قەت داوای پارەت کردووە و ڕەتیان کردی بیتەوە بەخوای ناوە لە بەسدا برادرم هەیە خزم هەیە ینی ڕۆژی تنگانە بەکەلک دێ بەکەلک دێ بەێ باشە ئەگەر بۆ نمونە لێت بقەومێ خوا نەکا داوای پارە لە کەسەکە بکەی کەسەکە یەکسەر پارەکەت بۆ دێنێ یان لێت دەپرسێ بۆ چی و کەی دەمدەیەوە نا ئەو پرسیارەی ناکە یەکسەر پارەکەی دین بەێ باشە چی بۆ کەسانە دەڵێ کە لە کاتی تنگانە بەهانای کەسە نێزیکەکانی خۆیانەوە ناچن بەخوای ئەوە ینی برادرێکی دنیاییە معنی هەر بە قسە ینی بە حەمەنا برادری دنیایی و تەنها قسەیە بەێ ئەو برادرانت هەیە نه ئەم برادر تا نوع کەسەی ناکە دۆستی تنگانە تێرێ سادا ئەگەر خوا نەخواستە لێت بقەومێت و هاوکاری بکات ناوەڵە کاچی هەیە کەس پارەی نمان سمێنە برێمە تو وەرەقم دێ دەم دێ ئەگەر هەمبی لۆ نادەمێ وڵی نابدێ نیتم بدەمەوە کو دەم دێ ئەرێ باش ئەگەر داوای پارەی بکەی پێی دەڵی نیتم بدەمەوە ئەرێ وڵاری وایە خۆش باشە قەی ینی قەی چیەکە ئەگەر ئەتو مثلەن من پارەم هەیە پارەکەی دەدەمەوە جەنابەت باوەڕ نەگرمەوە کورخە نادەمەوە کاکە ئەو ڕەو هادیاتە ناداتەوە ئەم بخۆم پارەم دایتە خەرگ ئێستاکە تەلەفۆن لێ دەکەم ئەو گەردەرم ئازانە کردیە بەس جووریشی پێدام لە ساق خۆش ینی پارەت دای تێ جوونی بەخوا سێ وەرەقەم دایە گوتی مندارما لە عملیاتە پێویستم بە سێ وەرەقەیە دامی گوتی سبێ نادوزبێ دێتەمە هەوکاش ڕووی نەیدام وچی لێ دەکە جوونیشی پێدای ئەلی بەخوا ینی ڕوبەڕوو یاخود لە تەلەفۆن لە تەلەفۆن دەرم کاکە وەرە جێشی وەرە لێم بدەیان لە چێن دەری نەهات ئەگەر خۆم دەزانمیشی دەبین ینی کەسەکە لێرەشە ئەوەر هەولێرە لە هەولێرە شوێنەکەی پێ نازانی کورت پێویستداکە لە ڕۆمی خوا هیچی نییە نانی ئیلڵای نەخوا نییە بخوا لەخوا بە زیاد بی ناوەڵی بەخوای چاو ئیشاڵە ناشیبی قەت کە پارەی توی نەدایتەوە خاوەنی کەمری یارمەتیم تومدا
سمێنە برم پارەکەم دەبرێت کاکان پارەکەت دەمەوە ئێستا پێویستت بەو سێ وەرەقەیە نییە بێ بداتەوە والله باشە پرسیارە چکە لە تنگانەدا کەس تاقی کردوتەوە بخوا تنگانە لە ڕۆخەت تووشی تنگانە نەبوومە ناوڵە لەخوا بەس بزیاد باست کرد ئێستا لەو ڕۆژە تنگانە تنگانە نییە لەو ڕۆژە تنگانە تر کاسیت کە هەیە کاسیت کە هەیە وەسعکە خۆش دێ و ئارام نییە و چییە هەیە لە خوای بەزای برادری پیاویشمانەیە و دەرێت چ بچینە ئەو دەدوریەوە کە کەسێک بەکەلکرد نهات بەکەل چمێەوە ئەوزە ئەوڕۆ کە چەند پێ دەکرێت پیاوەتی بکە لە ژیان باشتر لۆ بەس ئەوە لەکن خوای دەنووسێ هیچ کە نانووسێ تنگانە لە لای جەنابەت چییە وڵی تنگانە ئەوەیە کە مەسەرن کابەیەک لە حاڵەتەشی تووشی حڵەتەشی ناخۆش دەویت تووشی کابێ عملەشی دەبڕێ یعنی هانا لەوە برادەرچی خۆ دەینی ئەو برادەرەکە برادر ڕاستەخینەی بەهانای بێ چونچێ لە دینی ئیسلامدا دەرێ هەر کەسێک بەهانای خەچی بێ خۆش بەهانای وەدێ یعنی ئینسان ئەگە بەهانای خەچی بێ و دەبینی شخصی لێ عملەشی دەبڕێ یان کابرا گرفتەچی دەبێ پێشان میسالەن قەدیم ئەمە جامان هەبوو لە کۆتری سەلام کابرا گەشە شرێ بقەومی بە هەموو جیرانەکان یارمەتیان دەدا ئەوە وەکو لە شین و لە شین و لە شایی هەموو پێکەوە دەستەوایی بوون لە شین و لە شایی جاران هەموو بەکەل یەکداهاتن و لە ڕۆژی تنگانەکاندا هەموو دەستەوابی دەیگۆ مەسەرەن جیرامان دەیگۆ ئەرێ ئەو ماڵە ئەمە دەستمە سەفەری ئەو ماڵە ئامانەتی بوو ئەو شخصە هەتا دەڕۆیش و دەهاتەوە میسانن ئەو مال هەر یعنی ئامانەتی دەبوو یعنی خیانەتی نەدەکردی ئێستا لە شین و لە شایی کەسی تنگانە ماوە ئێستا بەداخەوە کابرا دەبینی لقم دەبی دەخنچی لە کابرا لە باتی دەربی نرسمی دەگری لە بۆ تیکتۆک و فەیسبوک ئەوانە هەتا فۆلۆ پێ بەدەست بێتەوە کابرا لەسەر مردنە و لە باتیوەی کە هاوکاری بکاتن و لە تنگانەدا بەهانایەوە بێت ڕسمی دەگری بەتاکید بۆ لەو لافاوەی کە لەو لافاو دیتمان هی لای دسی سەیداوە کە لافاو هەستا بوو دیتمان بەچای خۆمان دیتمان کابرای بینە یارمەتیم دەکە دەبینە ڕسمی دەگری هەتا فۆڵی پێ برزتەوە بەداخەوە ئەو بەچای خۆم دیتە بەچای خۆم دیتە یعنی لە تیکتۆک بەڕاستی کارەساتە یان بمبورە کە مقاتعی جەنابەت دەکەم کەست هەیە لە ئێستادا لە شین و لە شایی بەکەر کرد بێ وەڵی هەش بە ئێستا کم بووتەوە نارێم نمایە بەس کم بووتەوە زۆر کم بووتەوە تووشی ڕۆژی تنگانە بووی وەڵی بەتەکید وایە ڕۆژێک بوو وەڵی ڕۆژی کەرنتینەی بوو بەڕاستی ڕۆژی کەرنتینەی بوو ینی ئیش نابوو بەس بار بوو خوا خێری برادرێک بنووس لێر ناوی نادەم با خێرەکەی نەچی ماری ئەوەدانبی لە کەرنتینەوە پاش کەرنتین ژیارمەتی دایمە ماری ئەوەدانبی پارەی دایە وەڵی هەم پارە بوو هەم سوتەمەنی دی هەموو نەوعشی هاوکاری کردی مەماری ئەوەدانبی خۆت داوات لێ کرد واللهی کابرا دەبینی مەسەرن ئەوی نەیبیتن کابرا زانی ئەوە وەڵی بەخۆم داوام لێ کرد گوتم کاکە وڵی مام سەیجان ئەو شتم پێویستە گوتی عیب ناکەی ئەتوو ئەو هات ڕۆژ تنگانی پێم نارێ گوتم ئەخەر گوتم وڵی کاکە شەرمێم کە بەڕاستی چێوە ڕوو دێ بەڕاستی ئەو هاوکاری جەنابەت کە کردی بەبێ مقابل بوو بەبێ مقابل بوو ئەو کابرا نەوکە هاوکاری سەدە مالیکەی کردیە بەبێ مقابل خوا خێری بنووسێ باشە قەت ڕۆژێک هەبووە جەنابەت ببیە فریات ڕستی کە ئەو کەسێک کە لە تنگانەدای و هاوکاری بکەی و داوایە جەنابەت کرد بێت واللهی ئەزە مەسەرن ئەگە بە پارێژ نە بە مەسەرن بە شتەکە قەربوون لۆکردەوە واللهی دەبینی گوتی ئیشەکم لۆ بکە ئەی لە تااقەتی خۆمدا تەخسیر نەکردێ ئەگە پێش نەکەی گوتم وڵی پێم ناکەی نەک وعد بدەم دوای برێم دەیکەم و نایکەم ئەو خۆش نییە وعد و وعود و ئەو قسانەی کە لە ئێستادا بەشێک لە کەسەکان دەیکەن تەنها قسەی زارە چییە؟ وەڵا زۆربەی زۆری یان وعد مەدە یان دەشکەی ئەتا سەر بکە کابرا دەرێ وعد نادەم دوایش دەرێ کابرا دەری شەکە لۆ دەکەم پاشان وەچی لێ هور دەبیەوە دەرێ وڵی پێم ناکرێت ئەی کاکە لۆ کابرای مەحتەل دەکەی کەواتە کەسی تنگانە ئێستا ماوە وڵی دەبیدە سەر کەسایەتەکان دەبینی کابرا گوتینی ئەو شخصی کە باش لۆ دێ ئەو قسەی خراپ لۆ دێ دەرێت چ بچینە ئەو دەدوریەوە ڕۆژی تنگانە لە لای جەنابەت چییە؟ ڕۆژێ تنگانە کولۆخۆ دەێنوێت لە برادینی بووێ عەدڵبی یعنی تەفرقەی نەکەی بەرەوە کوردە و عەرەبەیان ئەوە تگەشتی هەر کەسەکەی
شتشي بفرشي عدالة فرشي ايش تشوي دبر بيسندي للزخوا بيسندي بيسندي حرام تووشی ڕۆژی تنگانە بووی تووشی ڕۆژی تنگانە بووی والله ما باشك لە تنگانە کەس بەهاناتەوە هااتێ انا حتى هلوا تاس سكاتي كرايم آيات لولا تا برد الرشي يسلم ماري خو لقرت راسي ماري خوت اي خو عفتك لە مارە لەگەرت ڕاست نییە مارو من داري عمو عالمي لساتايك ینی ئەو مار و مندارەی کە لێرە ڕا لە بۆ زەکاتی توێ هەریر و باتاس لەگەریشت ڕاست نینە لقر راسني بآيات بيغمبري لەبەرچ ويلي ظروفك ولا نايت وشي مش عمو عالم اودو تما اودو هكذا اودو كراي خارج اودو بيناموس اودو تزيكتي هي فيرجوا هبونشا تزيدك تشديك چەند منداڵت هەیە امين ساعتين من دار چێ بە ڕۆژی تنگانی خۆت دادنەی کەس هەیە لە ڕۆژی تنگانەدا بەهاناتەوە بێت والله برادر شو تو كبرا شي كم قاعد شو تو بيغانا جاران چۆم جاران برا ما ايش مسلمان شبرا تقبر راس داكو كر لقبر راسنيا بلا تقبر راس باب لقبر دەوەیە کەسەکە مەسیحیە بەڵام لەگەر هەموو کەسێکی باشەوە هاوکاری دەکات و لە ڕۆژی تنگانەدا بەهانایەوە دێت بخو بردنس امام قشمين لو تلفوني صار زابنزا لو انا كردم عفتها زاري دا تانا قريان كرد ادي ابي كاكا نادري من كردم يعني عربي مو ليش سويان جان ئەگەر قسەیەک بۆ کەسانە بڵێ کە دەتوانن یارمەتی هەموو کەسێک بدەن لە ڕۆژی تنگانە بەڵام بەهانای کەسەوە ناچن چیان پێ لا خلق له هي مش بزر شو خوار ما بيك خا يا تيام ذا شاء اخلا عثمان قلت بردك ذكي دواي كتناوزي هنكش أنا تو بيناك يستا لزاخو برد باري بو عندما عدالة بيجي عدالة هۆکار چیە بەردباری بوو الباري خرابية مش الشرع بكا كاس لك الراسنيا إلا إكستيا أجتو عمر بدست بري بتسيو شريك ناكر عم كذا شيء يا ميوانا تخوش سويت به عم دو ساسي صار فكري ذكام ميوانا تخوش سويت به شو ميوانا قالوا دو شو يتكر ذكان دەمەوێت بزانم وەکو کەسێکی ناو کۆمەلگایە قەت تووشی ڕۆژی تنگانە بووی بەڵێ من تنگانە نەبوو ینی کەس ئەتا ئێستا من پێویستم بە کەس نەبووە بەس ئیتر تنگانەکە خۆی ئەکەویتە یان مادەیە یان دەبینی هەژاریە ئەکەویتە سەر ئەو مەوزوعە ئیتر خۆی خۆشە ئەنی یارمەتی بدەیە خەڵک ینی کە یەکێک تنگانە بیتن ینی ڕەحمەک هەبی چیلەک هەبی لە ناو ژیانی مرۆڤ لە ئەساسا ڕۆژی تنگانە چێ لە لای جەنابەت یا کابراایەک بێتە لات مەسەرەن کابرا خۆشەت نییە بلێ بەڵا برسیمە یانیش برێ پێویستم بە شتێکە یارمەتی بدەیتێ خۆشە یارمەتی بدەیتکەوە لە بۆ ئومەتی محەممەد هەر باشە شتێکیانەوە خوای گەورە لە سەرمانە تەبعاً ئەمن ئێستاگە تنگانی ئەو نەفرەی بکەم ئەو نەفر لەوای نایبینمەوە بەس لەکن خوای گەورە دەنووسێ ئەمە پیاوی مسلمان و ئیسلام بین خواپەرست بین وتت ئەمن خەت تۆشی و ڕۆژە ناتیمە بەڵام کەسی وا هەبووە کە لە تنگانەیەکدا بێت و پێویستی بە هاوکاری جەنابەت بوو بێت و جەنابەت هاوکاریت کرد بێت بەڵێ بەڵێ زابەزار شرط مادە نییە شرتەیە کابرا هەیە مشکلی هەیە مەسەرەن تنگانەشەوە مشکلی عیلی هەبووە مەسەرەن هەموو شتێکی هەبووە ئەوم کردو ینی ڕێگایەکی باشم پیشان داوە ئەوجە بە مادە بیتن ئیتر خۆی و ئەوەی خۆی ینی لەگەری پێک بێ لەوانێت دوو قسەی خۆشی بۆکەی ئەو کابراایە مێشتی فۆرمات دەبی دەگۆڕێت فکرێکی باش لێ وەردەگرەوانێ ئەو غەڵەتی ناکاتەوە دووبارە مەسەن ئەوەی تنگانەی کە تنگانەکەی خۆی کردیە بەس ئەو تنگانەی لەوانەیە ئەو تنگانەی غەڵەتە ئەو تنگانەی لە بەرامبەر من دەکات لەوانێت تنگانەش پێویستە بەس نازانی چۆن حەلی بکە بەڵێ کەسی تنگانەی جەنابەت چێ وڵڵاهی ناوی ناتان برێ نزیکە لێت نا بێگانەیە شرت بەوەی نیە ینی خزم و کەس بیتن برادەرتە هەیە برادرە هەیە خزمە هەیە بێگانەیە بەڵێ بەڵێ لێ ڕادەبینی ئەگەر تووشی کارەساتێک بووی خوا نەخواستە لە تنگانەکەتدا لە ڕۆژی ئەو کاتێک کە تنگانەتە کەس بەهاناتەوە ناوێت ئەو بەهاناتەوە بێت خۆم حەزەکەم ئەگەر من ینی زۆر ئیمکانێتم هەبی و تنگانە یارمەتی عالم بدەیت بەس حەز ناکەم ئەو نەفرش بیبینمەوە ینی ئەوە وەکو خێرەکە ئەیکەیت ئەوە خۆی ئەوها حساب دەکرێت لە دەستخوا ینی تنگانەیە کە یەکێک مشکلێکی هەبی یانیش مادەی زەعیبی یارمەتی بدەیتێ بەس نابی دەموسای ئەو مرۆڤەی دادەیتەوە چکە ئەو کەرامەتی ئەو مرۆڤەی دەشێ بەراورد بە جاران گوێمان لێ دەبوو ئەگەر کەسێک لێی قەوما بە ڕەنگە ئەگەر گەڕەکەەکە بە کاملیش نەبە بەڵام جیرانەکانی هەموو یارمەتیان دەدا لێسادا ئەو کەسانە ماون واللهی ئێستا ئەو چی لە ئێستادا گۆڕاوە ڕەحم نەماوە لەبەر ئەو قەیران زۆر تەسیری لەگەڵ ملەتێ کردیا بە زارانی داهاتوو منتیقەی تەیراوە گە بناسنم بخۆم لای خەلش تەیراوەمە
ئەمە تەیراوی مەتح ناکەم بەس ینی هەولێر هەموو بەعامەوە هابوو دەچیە هەو ماڵک ینی تنگانە بای مەسەرەن نەماڵەوە نەبایت دایک و باوکن نەماڵە نەبای دەچوی دەرکەی دەرگای لە ماڵەکە لێدا دەگوت مرسیمە دێمە ژوورە ماڵەکان هەموو وەکو یەکدری بوو جیران بوون هەموو بەس ئێستا وەکو جاران نەماوە ئێستا عالەم هەموو ئەو قەیرانە بەسەر هات ئەویش ناوازم خەتای حکوومەتەکەیە ئێستاکە بچی لە دەرکە زیرانەکە دێ بڵێ برسیمە دەرکە دێ ناکاتەوە بابە هەڕەحم هەرمایە هێشتام ئەگە بچ تنگانش پێ بکەی وڵات تنگانەت هەبیت دەتانی لە جاران کەمترە زاران بە خۆیان مرۆڤەکان سریان دەکردیان زانێت و هەستت چییە حست چییە بەچ ئەوەی هات لەگەرت قسەی دەکرد یارمەتی دەدای بەس ئێستا دەی بە خودت لە بۆ تنگانەکەی بچی داوای لێ بکەی ئەوجا ئایا بۆ دەکە ناکە ئەوە دەکەویتە سەر ئەو مرۆڤەی زۆر باشە ئەگەر لێت بپرسم لە بۆ ڕۆژی تنگانەی خۆت پارە یاخود کەست داناوە کامیان هەڵدەبژێری بۆ من کەسەکە بە کەڵکەسکە پارەکە دەتانی پیاکێتەوە ینی پارەکە هەموو شتێک پارەنی لە ژیان چکە پارە خۆی ئەمە هەمومان مرۆڤین ئەمن کەم ئەو دنیاە ئەو دنیای ئیمەنیە ئەو دنیای ئیمەنی ئەو دنیای بەزی دەهێنین حەزەکەی ماڵ و ملکی هەموو سەروەتت ئیتو بیتن لە حەزەیە ساڵەکە 10 ساڵە 100 ساڵە هەر بەجێ دێری ئەو دنیاە ئەوزە ئەوڕۆکە چەند پێدەکرێت پیاوەتی بکەیت لە ژیان باشتر لۆ بەس ئەوە لەکن خوای دەنووسێ هیچ کە نانووسێ ڕۆژی تنگانە لە لای جەنابەت چییە ڕۆژی تنگانە وڵی کەس و پارە کەس و پارە یعنی ئەگە تو ئەگەر ڕۆژ تنگانە لێ قەوما کەست هەبوو پارەشت هەبوو بەها نادۆدێ کەست هەبوو پارەشت هەبوو بەها ناتۆ دێ بەڵێ باش ئەگەر کەست نەبوو پارەشت نەبوو ئەوە هەمووی هەر بەتەمای خوایە ئەوش هەر بەتەمای خوایە ئەگەر ئەگەر پارەشت هەبی کەسیشت هەبی ئەتوو یەکەم جار پشت بە خوای دەبەستی ئەگەر کەسیشت نەبوو پارەشت نەبوو خوا کەسی هەمووانە هەمووانە زۆر باشە قەت تووشی ڕۆژی تنگانە بووی بەڵێ لە شتێک بوو بۆ منە پێویستت بە پارە بوو یاخود کێشەیەکت بۆ دروست بە کەس بووە بەڵێ ئەو کەسەت هەبوو بەڵێ بەڵێ دەڵێن لە ئێسادا پیاوی تنگانە یاخود کەسی تنگانە کەم بۆتەوە ئایا ڕاستە ئەمە بەڵێ ڕاستە هۆکارەکە هەمووی تەماحیە پارە هاتە ناو بازار ئەگەر پارە هاتە ناو بازار تەمەح زیاد بوو کەست کەم دەبی برادرت کەم دەبی خۆشەویستت کەم دەبی هۆکارەکە پارەیە هۆکارەکە پارەیە تەماحە لە تنگانەکانی خۆتدا کەست تاقی کردوتەوە بەڵێ کەسم تاقی کردووە بە پارە یارمەتی نەداوە ئێستا ماوە کەسە برادرتە هەر لەگەڵتە ماوە برادرایتان چۆن ئێستا باشە وەکو پێشان نییە باشە بۆ یارمەتی نەدای تەماح دنیای یاخود وای زانی نایدەیەوە دیارە ئەو تەوەقعی بووە باشە بابین و سەر جەنابەت بەڵام بەڕاشکاوی جەنابەت یارمەتی دایما یارمەتی دامێ بە پارە ئەوانە شەیە ئەی لە ڕۆژی تنگانەی دەوروبەرەکەت جەنابەت چۆنی بووە هاوسەنگم هاوسەنگم یارمەتیم دانا ئەگەر بە پارە و بە معنەوی یارمەتەکەت بەبێ مقابل داینە لە پێناوی خوا یاخۆت لە پێناوی خوای بە برادراتیە باشە بۆ ئێستا ینی ئێمە زۆر جار دەڵێن وڵی کاکە کەسی ئەوە نییە کە لە ڕۆژی تنگانە داهانای بۆ بێ و یارمەتیت بدات ئێوەیەوە ئاخر دەزانی کو هەندێک کەسەیە مچینە بچی یارمەتی لە یەکە گوەردەگری یارمەتی داوای لێ دەکەی ناداتێ ئانی لەکن ئەو کەسەوا دەزانی هەموو خەڵک هەروایە کەسیش کە یارمەتیەکەشی دەدا دەرێ ئێستا ئینسانی باش ماوە ئەگەر کەسێک یارمەتیمان نەدا ینی هەموو دنیامان لەکن خراپ دەبێت ناوانە دنیا لەسەر پیاوی چاک ماوە دەڕێ و کامێرایەوە چی بۆ کەسانە دەڵێ کە لە ڕۆژی تنگانەدا بەکە لە کەس نیان بە خودای ئەو کەسانە لەناو کۆمەلگادا یعنی ئەو کەسێک کە بە کەلک کەس نایە بە کەلک برای خۆی نایە یان بە کەسێک کەلک خزمی خۆی نایە ئەو کەسە ساقیتە لە ژیانی دامەبەست لە ژیانیشدا لەناو کۆمەلگاشدا یعنی بە چاوەشتر تەمەشا دەکرێت ئەو کەسە یارمەتی خەڵک دەدا بە چاوەشی بەرز تەمەشا دەکرێت مححمود نامنی دەڵێت لە هەموو تەمەنی خۆمان ترساین لە ڕۆژی تنگانە لە کۆتاییدا بۆمان دەرکەوێت کە ڕۆژی تنگانە تەنها پێویستمان بە چەند مەترێک قوماشی سپیە کەواتە هەمومان هەردەمرین ئەو گۆڕستانەی کە ئێستا ئێمەی لێین پڕە لەو کەسانەی کە لە ڕۆژی تنگانەکانیان ترساون لەوە ترساون کە ڕۆژێک تووشی تنگانەیەک بێن و کەسێک نەبێت
هاوکاریان بکات و ڕزگاریان بکات لەو تنگانەی کە تێیکەوتن. خۆشەویستان، هەمومان هەردەمرین، باوەمان لە یاد بێت کە ڕۆژی تنگانە تووشمان دەبێت، تووشی هەموو کەسێک دەبێت. ئەگەر لە ئێستادا زیندوی و نەمردووی لە ڕۆژی تنگانە بەهانای کەسە نزیکەکانتەوە وەرە قەیسیەکە. ئەگەر کەسێک پێویستی بە تۆ بوو لە تنگانەکەدا ڕزگاریکە، لەبەرەوەی لەبیرت بێ هەمومان ئێرە شوێنمانە. کەواتە با لە تنگانەکان هاوکاری یەک بین و ئەو کەسانەی کە لە تنگانەکانی خۆیان دەترسین وایان لێ بکەین کە ڕۆژێک تووشی ئەو ڕۆژە بوون پشتیان بە ئێمە قەیم بێت. ئەم نەزوەری براهیمم تا پرۆگرامێکی تر هیوای ئەوەتان بۆ دەخوازم کە قەت تووشی ڕۆژی تنگانە نێن و ئەگەر تووشیش هاتن بە ئاسانی کەسێ هەبێ لەو ڕۆژەدا ڕزگارتان بکات. خواتان لەگەڵ.